سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ گیانی سەرجەم شەهیدان ڕوحیان شاد بێت. دیارە ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بە نسبەت گەلی کورد و بەتایبەت بۆ کەسوکاری ئەنفالکراوان و بۆ کەیسی ئەنفال کە گەورەترین تاوانبار کە دەستی سوور بوو بە خوێنی خوشک و دایک و کەسوکاری شەهیدان و بە برسێتی بە بەتونیەتی و ئەو خوشک و دایکانەمان لە زیندانی نوگرە سەلمان سەرباری چەشتنی ئازاری زیندان لەلایەن بەرپرسی زیندانەکەەوە کە حەجاج بوو سوکایەتیان پێ ئەکرا، بەڵام ئەمڕۆ بە ئامادەبوونی کەسوکاری ئەنفالکراوان بە نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق بەشێکی نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق دادگایی کرا کە بە حکمی خۆی گەیشت. ئەمە بەڕاستی ئاسوودەیی بە دەرونی بۆ کەسوکاری ئەنفالکراوان ئەگەێنێ و وا ئەکا کە ئەو حەماسەتەی کەسوکاری ئەنفالکراوان کە لێرەوە لە کوردستانەوە لە ناوچەکانی کوردستانەوە بەشداری بوونیان لە دادگاکانە بەڕاستی ئەمە هەنگاوێکی گرینگە و دوای 37 ساڵ حەجاجی تاوانبار توانرا دادگایی بکرێ. کەیسی ئەنفال کەیسێکە ڕەهەندی نێودەوڵەتی هەیە لە ڕووی یاساییەوە و ئەم کەیسەدا ناخرێ و دڵنیابن ئەوانەی کە لە کەیسی ئەنفالاتیەوە گلاون و ناویان هەیە ئەبێت درەنگ بێ یازوو هەر بچنە بەردەم دادگا. سەرەتا پیرۆزبایی لە خەڵکی چەمچەماڵەوە لە کەسوکاری ئەنفالکراوانەکەم دیارە سەرەداوی دۆزینەوەی حەجاج من زۆر لێرە و لێ باسم کردووە بەرهەمی ئەو سەفەرە بۆ کە ئێمە کردومانە بۆ نوگرە سەرمان. ئەو هاوڕێیانی کە لەگەڵمانە بوونە لە نوگرە سەرمان هەر هەمویان لەم سەرکەوتنە لەم چالاکیە مشتەرەکن، بەتەنیا هیچ قاسم نییە. هەرێکێ لە ئێمە لەو سەفەرە لەگەڵمانە بووە ئەوە سەرەداوی دۆزینەوەی حەجاج بۆ لێەوە ئیتر خەڵکێتر لە شوێنێتر بە شێوەیەتر باسیەکە. ئەمە ڕاستیەکەیەتی ئەو بەڕێزکە عوسمان خۆی لێرەیە شایەت حاڵە کە ئاگای لێ بووە ئەو کەسە هاتۆ بەێمەی وتووە، بەڵام دواتر کە کاتی پشودان من گەڕامەوە ئەو کەسم بە نێنی بینی لە شوێنێکا و قسەم کرد لەگەڵا و ڕاستی زۆرسی خەی نەبوو، زۆرە ترسا بە حەزەر و معلوماتەکانی بەێمەدا. خۆشبەختانە زۆر بە شێوەیەکی نهێنی کارمان لەسەری کردو و چەندین کەسیش ئاگادارە لەم کەیسێ ئێمە چۆنیشمان کردووە توانیمان ئەو زاڵمە ئەو ستەمکارە ئەو درندەیە ڕاپێکی دادگا بکەین و ئەمڕۆ بە سزای عادیلانەی خۆی گەیشت. پێشەکی بە خێراتنتانەکەم من ئەمڕۆ بنینی 38 ساڵم ساڕێژ بوو. من ئەمڕۆ زۆر دڵخۆشم. من ئەمڕۆ هەست ئەەکەم سەرەتانەکەی دایکم چاک بووەتەوە. من ئەمڕۆ زۆر دڵخۆشم و زۆر سپاسی کاکە قاسم ئەەکەم کە یەکەم ڕۆژ کە زانی حەجاج لەوێ و دەستگیر کراوە هەواڵە ئەو هەواڵە خۆشەی بە ئێمەیا و تەلەفۆنی کرد بۆ دایکم و پێی وتین مزگەێنیم بنێ حەجاج گیراوە. زۆر خۆشحاڵین، زۆر پیرۆزبایی لە مناڵی ئەنفال ئەەکەم، لە دایکی ئەنفال ئەەکەم، لە خێزانی ئەنفالکراوانەکەم. ئیشەڵڵا سەربەرز بن، ئێمە سەربەرزین. ئێستا ئەمڕۆ خۆشترین ڕۆژە بۆ ئێمە.